سەرۆک جۆ بایدن ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 12 مانگینۆ چەند فرمانێکی واژوو کرد بۆ ئاراستەکردنی بودجەی زیاتری حکوومەت بۆ پیشەسازی بایۆتەکنۆلۆژی ئەمریکایی. هاوکات سەرۆک بایدن بانگشەی بۆ دەستپێشخەریەکەی خۆی کرد بۆ چارەسەرە نوێیەکان و هەروەها کەمکردنەوەی ڕێژەی مەرجی ئاکامی شێرپەنجە. من ئامانجێکی درێژمەودا بۆ دەستپێشخەری کانسەر مونشات دادەنێم بۆ پێکەوە کۆکردنەوەی شارەزایی ئەمریکایی. ئەوەی ئێمە بەشداری تیادا دەکەین هەروەک چۆن گەیشتینە سەر مانگ و لەمەشدا بتوانین چارەسەری شێرپەنجەکان بە تەواوەتی بکەین. لە کتێبخانەی جۆن ئف کەنەدی لە بۆستن لە 60هەمین ساڵیادی وتاری جۆن ئف کەنەدی ئەوەی هانی ئەمریکایەکانی دابوو پێشەوایی لە دۆزینەوەی بواری وڵاییدا بکەن، سەرۆک جۆ بایدن گوتی: من ئامانجێکی درێژخایەنم بۆ کانسەر مونشات دادەنێم. کۆماریەکان و سربەخۆکان و هەروەها دیموکراتەکان لە کۆنگرێس پێکەوە گرت بوونەتەوە سەرەتا بڕی 1 ملیار دۆلاریان لە دەستپێشخەری ناسراو بە ئاژانسی پرۆژەکانی لێکۆڵینەوەی پێشکەوتو بۆ تەندروستی تەرخان کرد. سەرۆک جۆ بایدن بەراوردێکی لە نێوان ئامانجی سەرۆکی پێشوو بۆ گەیشتن بۆ سەر مانگ و نێوان ئامانجی خودی خۆی کرد بۆ کەمکردنەوەی ڕێژەکانی مەرجی ئاکامی شێرپەنجە بۆ نیوە لە ماوەی 25 ساڵی داهاتوو. ئاژانسی پرۆژەکانی لێکۆڵینەوەی پێشکەوتوو بۆ تەندروستی یەک ئامانجی هەیە، ئەویش بەرە و پێشبردننی دەستکەوتەکانە بە مەبەستی ڕێگریکردن و زانین و هەروەها چارەسەرکردنی نەخۆشیەکان، لەوانە شێرپەنجە و زەهایمەر و نەخۆشی شەکرە و هەروەها نەخۆشیەکانی دیکە بە مەبەستی توانای پێدانمان هەتا ژیانێکی تەندروست بژین. بەرپرسانی بەڕێوەبەرایەتی بایدن گوتیان فرمانەکە ئەوەی سەرۆک واژووی کرد ڕێگە بە حکوومەتی فیدرالی دەدات بودجە تەرخان بکات بۆ بەکارهێنانی لە بوارەکانی میکرۆب و هەروەها ئەوانەی لە سەرچاوەکانی دیکە بە شێوەی بایۆلۆژی وەرگیراون بۆ دروستکردنی خۆراکی نوێ و پەین و هەروەها تۆ. بەڵام داهێنانە تەکنۆلۆژیەکان بۆ ڕزگارکردنی ژیان بەس نییە. پێویستە ئێمە بایۆتەکنۆلۆژی لێرە لە ویلایەتە گرتوەکانی ئەمریکا بەرەو پێشەوە بەرین. هەر بۆیە من فرمانێکم واژۆ کرد ئەوەی بودجەی حکوومەتی فیدرالی تەرخان دەکات بۆ دڵنیابوون لەوەی کە بایۆتەکنۆلۆژی لە ئەمریکادا دادەهێنرێت. کۆشکی سپی هیچ زانیاری تایبەتی نەدا کە ئایا چەند پارە بۆ ئەو مەبەستە لە بەردەستدا دەبێت و سەرچاوی ئەو پارەیە کوێیە یان ئایا چۆن تەرخان دەکرێت. کارۆلین کەنەدی با بە من کۆتایی پێ بهێنم و بڵێم من نەمدەتوانی لێرە بم و باسی تێدی مامت بکەم. ئەو خۆشەویستترین هاوڕێم بوو. یەکێک لەو شتانە وەک خێزان لێکی نزیک خستینەوە. ئەو شێرپەنجە ترسناکەی ئەو کوڕەکەم بوو بێیۆ بوو. ئەو هەردووکیانی کوشت و مەودای مەرجی نێوانیان چەند مانگێک بوو. کوڕەکەی بایدن بۆ لە تەمەنی 46 ساڵیدا و لە ساڵی 2015 بە شێرپەنجەی مێشکیانی سپارد. ئەو شتەی کە سەرۆک بایدن گوتوێتی یاریدەدەری بووە لە هاندانی بۆ ئەم پرۆژەیە. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.